ئەو خانمە ماوەی زیاتر لە 10 ساڵە پیشەی دروستکردن و بەرهەمێنانی شێوازی جلوبەرگی کۆنی کوردەواریە. لەو کارنەڤاڵە بەهاریەدا کارەکانی نەمایش کردووە کە ڕێکخراوی خوشکانی کوردستان ئەنجامیان داوە. ئەو دەڵێت لە ڕێگەی کارنەڤاڵەکەوە دەتوانێت بەرهەمەکانی بە خەڵکی بناسێنێت. سپاسی ئەم ڕێکخراوەیەکەم بەشداری ئەم پیشەنگەیان کردۆ لە هەموو لایەکەوە ئیسفادەی هەیە بۆ خۆشمان و بۆم هاوڵاتیانش لە بازاڕ لەوانێت نرخی زیاتر بێ بەس لێزە نرخی کەمتر دانێن ئیتۆڵا هەم ئیسفادەشی لەکەین ئیتۆڵای ئەمی بە ئیشی خواردن و ئیشی دەست و ئێستا من بۆ خۆم بەشداریم کردووە ئیشی دەست دەکەم بڵێن وەک کڵاو و ئیتر کۆڵوانە و میخەک و ملوانکەوە ئیتر تەقریبەن دەوری 30-40 شت دروست دەکەم یعنی بنەوە نەواتەکان دەوری 30-40 دروست دەکەم. خواردنی کوردەواری بەشێکی تر بوو لەو بەرهەمانەی خانمان لە کەرنەڤاڵەکەدا نەمایشیان کردبوو. سارا حەمەکەریم بە خواردنی کوردی بەشداری لە کەرنەڤاڵەکەدا کردبوو. ئەو دەڵێت جگە لەوەی خواردنەکانیان بە سیمای کۆنی کوردی ئامادە کردووە هاوکات شێوازی ئامادەکردنەکەشی بۆ مشتریەکان ڕوون دەکاتەوە بۆ ئەوەی نەوەی ئێستاش شارەزای ئامادەکردنیان بێت. حەڵوا و کولێرە مێنا بوو کولێرەی بە تەنور خۆم دروستم کردبوو. بەڵێ طبعا خەڵکی بە تەمەن زیاتر کولێرەکەی پێ خۆش بوو. زۆر ئەمڕۆ زۆر کەزات و دەستخۆشی لێکردمەیان و زۆر بەتان بۆ زۆر خۆش بوو زۆرمان پێ خۆش بووە. ئەمجا بەڵێ بەڕاستی گەنجیش پێی خۆش بوو گەنجی شتەکەی بەلاوە خۆش بووە ئەمڕۆ بە تایبەتی بۆ بریاری و یاپراخەکە زۆر زۆران بەڵێ بەتەئەکی دەگەرێکی پرسیارم لێوکە بە خۆشحاڵیەوە پێیاڵێم و پێم خۆشە چۆن حەزەکەم خەڵکی کەش بزانێ. ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کارنەڤاڵێکی دووڕۆژەی لە پارکی ئازادی ئەنجامدا جگە لە چالاکی هونەری کاری دەستی خانمان خواردنی کوردەواری پێشنگای کتێب لە کەرنەڤاڵەکەدا هەبوون. جگە لەوەی کەرنەڤاڵەکە بۆ ناساندنی بەرهەمە کوردەواریەکان بوو زیاتریش بۆ ناساندنی توانەکانی خانمان و گەنجان بوو کە بە نەمایشکردنی بەرهەمەکانیان هەلی کاری زیاتریان بۆ ڕەخسا. ئێمەکو لە قسمای ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و ناوەندی زانکۆ پەیمانگەکانی سلێمانی و هەروە بەشی ناوەندەکانی قوتابیان هەستین بەنجامدانی ئەم کەرنەڤاڵەدایە کەرنەڤاڵەکانمان لە چەندەها جوالەکی جۆراوجۆر کە پێکهاتبوو لە یەکەم ڕۆژدا چالاکیەکانمان بریتی بوو لە ئەنجامدانی پیشەنگای ئیشی دەست کە بە هەموو شێوەیەک بە نووسین بەڕستن بە هەروە بە مور و بە ئەو شەوە شتە دەستیانی کە بەڕاستی کەرنەڤاڵەکەمانی ڕازان بووە و هەروە بێشێکە لە پیشەنگاکەمان کە بریتی بوو لە فرۆشتنی کتێبەکان بە ئەنواع شێوە لە دیارە 3 کتێبخانە و 3 کتێبخانە پێکەوە و 2 کتێبخانەی ترش بەشداریان کردووە لە کەرنەڤاڵەکەماندا. لە دوو ڕۆژی کەرنەڤاڵەکەدا جگە لە نەمایشکردنی کاری هونەری خواردن و کاری دەستی ڕێکخراوی خوشکان چەندین چالاکی تریان لە نێو سروشتی سەوزی بەهاردا ئەنجامدا لەوانە بەرنامەی بەهێزکردنی توانەکانی گەنجان و ڕۆڵیان لە کۆمەڵگەدا ئەوانەشی بەشداریان لە کەرنەڤاڵەکەدا کردبوو هیواخواز بوون ئەم جۆرە پرۆژانە بەردەوام بێت. ڕەمی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.